لە یەک دوو ڕۆژی ڕابردوودا و لەسەر فەرمانی قوباد تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت وەک هەوڵێک بۆ ڕێگریکردن لە کاری نایاسایی و بێزارکردنی خەڵکو و ڕێگریکردن لە ڕووداوی نەخوازراو بڕاردرا لەمە دوا ڕێگری تەواو بکرێت لاڵگرتنی چەکی بێمۆڵەت و ئۆتۆمبێلی جامڕەش و ئۆتۆمبێلی ژمارە ساختە و بێسەرەتا هەموو دەستگا ئەمنیەکانی سلێمانیش ڕاست پێران بڕیارەکە بە بێ چاوپۆشی جێبەجێ بکەن. لەوتەبێژی پۆلیسی پارێزگای سلێمانی پرسی تا چەند ئەم بڕیارە وەکو خۆی جێبەجێ دەکرێت. ڕاستپاردەیە بۆ بە فەرمان بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوەبەری پۆلیسی هاتوچۆ و پۆلیسی سلێمانی ڕاستپاردووە کە جەنابیان ئەمرەکەیان کردوێ بڕوا ناکەم پشتگوێ بخرێ لەسەر چوار بڕگە ئێمە ئەو کاراناکەین. یەک ئەو ئۆتۆمبێلانەی کە ژماری ڕەشیان پێ و لەوحەکان تەزویرن، دوو هەڵگرتنی چەکی بێمۆڵەت، سێ ئەو ئۆتۆمبێلانەی کە جامڕەشن و یا ڕقەمیان سلێمانی و ڕقەمی تریان لێدراوە ئەو ژەرەسێتە قاڵبی تەزویرەوە. ئەو ڕێگە پێدانانەی کە کراوە بۆ خاوڵاتیان ڕێگە پێدانی ئۆتۆمبێلەکە ڕقەمەکەی ڕەشا لەسەر بە فڵانە شوێنەیە نامەی کاک فڵان کەسی پێ ئەو ڕێگە پێدانانەش هەموو سەح بکرێتەوە. ئەو هەفتەی کە ئێمە دامانناوە لە 18 مانگ تا 25 مانگە 26 مانگ ئێمە دەستەکەین بەکارەکانمان ڕەنگە لە 25 شا مەفرەزەکان دەست بەکار بن. دەچمە نێوبازاڕی شاری سلێمانی و دەمەوێت لە خەڵک بپرسم چۆن لەم بڕیارانە دەڕوانن بۆ نێشتنی جیاوازی لە نێوان چینەکانی خەڵک و بەرقەرارکردنی زیاتری ئاسایش و ئارامی. خەڵک بەم جۆرە وەڵامیان دایەوە. من بە بڕیارێکی باش ئەزانم هیوادارم حکومەت ئەم کارە جێبەجێ دەستخۆشیش لەو کەساکن کە بڕیارەی دەکردووە زۆر خۆشحاڵم پێ هیوادارم سەرکەوتوو بێت هەر زۆریش من 100% لەگەڵیان کە جێبەجێ بکرێت لە بەرژەوەندی خەڵکە لە بەرژەوەندی میلەت کۆی گشتی خەڵکە بەڵێ ئەمە هەمووی داوای خەڵک بۆ ڕاستە کا قوباد کردوێتی بە بڕیار و ئێمە دەستخۆشی لەکەین هیواداری خەڵقیش پابەندی ئەو بڕیارانە بێ. ئەم بڕیارانە هەمووی بەڕاستی لە بەرژەوەندی گشتیە لە پێناوی خەڵقا لە پێناوی پاراسی سەرۆت و سامانی خەڵقا. هەرچەندە هێشتا بڕیارەکان نەچوونەتە بواری جێبەجێکردنەوە بەڵام وەک دەوترێت ئاماژەی ئەرێنی بڕیارەکان دەرکەوتون هەر لە ئێستاوە جۆرێک لە دڵنیایی و ئارامی لە نێو خەڵکدا بەدی دەکرێت. تێکڕای خەڵکی سلێمانی پێشوازی لە بڕیارەکان دەکەن بەڵام ئەوەی بەلای خەڵکەوە گرنگە ئەم بڕیارانە وەک یەک بێکسانی بەسەر هەموواندا جێبەجێ بکرێت. ئەو کات هیچ کەسێ خۆی لە سەر و یاساوە نابینێت. مەریوانە بڵا کوردسات نیوز سلێمانی.